ئەو نعمەتەی کە بریتیە لە ناسینی پەروەردگار. خەڵکانێک هەیە خوانە ناسن، خەڵکانێک هەیە خوای پەروەردگاریش دەناسن بەڵام ئیمانیان پێی نییە، باوەڕیان پێی نییە. نعمەتی هیدایەتدان بۆ ڕێگای ڕاست، نعمەتی هیدایەتدان بۆ ئیسلام، تۆ موسڵمانیت. دەزانی چی نعمەتێکی گەورەیە براکەم؟ ئەگەر بەراوردێک بکەین لە بینی ئەو دوو جۆر نعمەتانە، هەموو نعمەتە مادیەکان بەلایەکەوە، وەرە نعمەتی هیدایەت بۆ ئیسلام بەلایەکەوە دابنێ، وەڵڵاهی نعمەتی ئیسلام گەورەترە. چونکە هەر نعمەتێکی تر کە باسی دەکەین نعمەتی دنیایی بێ، ماڵە، خانووە، سەیارەیە، لەشساغیە، جوانیە، هێز و دەسەڵاتە، هەرچی کە سەیری دەکەی نعمەتێکی کاتیە دنیاییە. بەڵام نعمەتی ئیسلام نعمەتێکە خۆشبەختی و بەختەوەری و سەربەرزی تۆی پێوەیە، هەم لە دنیات، هەم لە دوای مردنت لە ناو گۆڕت، و هەم لە دوای زیندووبوونەوەشت لە دواڕۆژت. ئیسلام لەگەڵ تەو نعمەتێکە هەر کەسێک دەستی پێوە بگرێ و پابەندی بێ بەهۆی ئیسلامەوە لە جەهەنەم ڕزگاری دەبێ و بەختەوەری بەهەشت دەبێت.